تعین بوون هەیەە هیچمان کەس لێمان ناپرسێ بخوای. باشە مامەجان چەند ساڵە کاری کرێکاری وەڵا لە مێژە تقریبای 30 ساڵ دەبێ. چەند منداڵ بۆ ئیشە بەخێر دەکەی وەڵا هەر بە هەمباڵێ چەند منداڵ 4 منداڵ. باشە تا چەند زەحمەتە بەخێوکردنی 4 منداڵ بەس بەکرێکە زەحمەتە بە زەحمەتی بەخێمان کردو ئارەڵە ڕۆژانە لێرە چەند دەزمایەتان دەست دەکەن پێشدا باش و ئێستا هەر ئیش نەماوە ماوەشی پێشدا باشویش ئێستاش نەماوە ئارە ئەوە نامو دەزان پشومان نییە ئەگەر هەبێ بازاردینە بازار بەس جمعان لە ماڵ دەبێت وڵی لەو ڕۆژەوە ئەمە دەمانێت تاعین بوونێکمان بۆ بکەن و حکوومەتش لێمان ناپرسی ناوەڵە باشە ئێوە پەیوەندیتان کردووە بە سندیکای کرێکارانەوە ناوەڵە ئێدە سەدیکای کرێکاران وڵای حەقی وە ئەو تاعین ماگە حەقی وە سەر بەوێ یعنی حکوومەت دەبووە دایرەشی دانێ بۆ ئەو کرێکارانە و چیان دەوێ و حیشان بۆ دینیوار بە چیکەی ئەی باشە ئەوان سەردانی ئێوەیان کردووە نا تاسە کەس بە نەدیوە مامەجان ماندی نەبی خۆشوی سەلامەتی ئۆفاق بی مامەجان چەند ساڵە کاری کرێکاریگە ئەم 24 ساڵە لە 2002 باشە چەند سەر منداڵت بەو کارە بەخێو کردیان 6 منداڵ کلەسی بوومە بە زەحمەتی بەخێوم کردنیە نەبوونی بێ ئیشی و بێکاری ئەوانە پێڕاگەیاندیە ژیان زەحمەتە پارەکە کەمە ژیان زۆر زەحمەت بووە باشە ئەگەر ڕۆژێک نێنە سەرکارەکەتان چی دەگوزارێت واللهی ئەوە مەسەر خوددا بداتن ئەوەندە قسمەتە مسرفەکە پێ دەکەن و ژیانەکەی دەبێنە سەرێ پێشتر ئیشەکە نەبوو زەحمەت بوو زۆر ژیانەکە نەبوونیم دیتێ زۆر بێکاریم بیتێ و بێپارەیان دیتێ و هەموو شتێکم دیتێ لە دنیاە مەسە نەپەرەک دێ دەلێ ئەو ئەشام هەیە ئەشایەکەی دەلێن چەندە بابە ئەوەندەمان دێ دەلێن نا زۆرە با 2000 یا 3000 بمان بە ئەوەش دەرناینی هەموو شتە گرانە مریشی گرانە گۆشت گرانە برنج گرانە ڕول گرانە زەحمەتە ژیان باشە لە ڕۆژی جیهانی کرێکاراندا ئەوە هیچ پشو دەدەن یان هەردێنە سەری کار ناوەڵە دێنە سەر کار ئەرێ وڵا توکار ژیانەکان ناگەوزرێ باش نییە و ژیانەکان مەقسەد زۆر خراپ بووە ژیان